خۆشەویستانی بیکچانی گۆڕەپان و مەیدانی ینی پێشمەرگە بەشداریان لە پاڵەوانەی تێکدا کردووە لە عێراقەوە چەند نازناوێکیان بەدەست هێناوە و توانیانە بەشداری لە پاڵەوانێتی گۆڕەپان و مەیدانیانەکانی عێراق بکەن. ئەستا ئەمڕۆ چەند پاڵەوانێکمان چەند پاڵەوانێکمان لەگەڵایە. نزارەکرێمێکێک لە هاوڕێکۆنەکانم لە یەک وەستاییمان کردووە لە پۆلی دوانزەی ئامادەی. کامتان دەرەجەتان زۆرتر؟ وەڵڵی کێشەی یەک شتێکمانە ئایسە بێ باسی شیەکەم باشە. ئەچین سعی لۆگاریتمانە کرد وا بزانم لە بیرکاری بوو سەرگەم گۆرانی هایدە و ماستیم بۆ لێ ما بە هاتم سعی بکەم. تۆ بۆ سعیچی بەحسە؟ من هاتم سعی بکەم دو تۆ جۆ لەم گۆرانە بگرەمە زۆر زۆر خۆش. ما بە هاتوین سعیکەین وازمان لێ بێنە. نزارەکەم سەرپەرشتیاری تیپیکچانی پێشمەرگە ماشەڵڵا باڵاشی بەرز و ئیتر نزارگیان ببوورە من پێڵم لۆق درێژ بەخوا جامپی زۆر بەرز خاتو دیە نزار و هەروەها بەهار ئەحمەدیشمان لەگەڵا هەردووکیان یاریزانی گۆڕەپان و مەیدانن پێما بێوان نازناوەکانن بەدەستێناوە فەرمون. سڵاتان لێبێ کاگەری سڵاو لێبێ حاڵە چۆنە؟ بەنی باش کاکە بەخێر چاوان بەنیتان باش بەخێر بنیا عەفو بەخێر بێن بگۆرە دەستەواژێکم بەدەست چۆنی کاگەری چۆنی خاتر حاڵەتان چۆنە بێ بنیا خوا بەنیتان باش سپاسەکەم بەنی کامتان باشتر دەرەجەتان زۆرتر هێنا لە قۆناغی دوانزە؟ من هەر من وابزانم تۆوانی طبعا گوێ لە ماستەیەگر من نەمەزانی ئەبێ ئەوە جۆلە گۆرانیانە بەگریت و سعی بکەیت. بەخێر بێنیا زۆر بەخێر ئەم گۆڕەپانی ئەم تیپی گۆڕەپان و مەیدانی ینی پێشمەرگە ئەو پاڵەوانەتی بەشداریتان کرد لە عێراقدا چی بوو مالە تۆ دەست؟ سەرەتا دەستخۆشیتان لە یەکەم وەکو یەکەم کەناڵکە بایان کردین بۆ بەڕاستی بۆ هەم وەکو پیرۆزبایەک لەو ئەنجامە و هەموو بیرمان نەچێت چونکە نادی پێشمەرگە بەڕاستی تاکەیانی کوردستان و عێراقیشەکە چەند ساڵە بەد ینی بەردەوام نازناوی یەکەمی و دووەمی هەیە و چەنەها یەکەمی لەسەر ئاستی دەرەوەش نەک هەر عێراق. ئەمە کۆتا پاڵەوانەتی یانەکانی عێراق بوو کە ساڵانە سێ پاڵەوانەتیەکرێ پاڵەوانەتی سێمەکەوێتە مانگی دە یانی 11 ئێمەش بەشداریمان کرد لەم پاڵەوانێتیە کە توانیمان ئەنجامێکی زۆر بەرچاو بەدەستبێن کە لە کۆی 11 یاریزان حەوت یەکەمیمان هێناوە حەوت یەکەمیمان هێناوە نۆ دووەمیمان هێناوە دوو سێمیمان هێناوە یعنی بە نۆ یاریزان هەر یاریزانێک دوو یاری کردووە. جا قانونی ساحەمەیدان وایە لە هەر یاریەک لە پاڵانەتی بڵێن عێراق ئەتوانی هەر یاریەک دوو یاریزانە بە یاری بکەوە هەر یاریزانێکیش ئەتوانێت دوو یاری بکە بۆ نمونە 100 مەتر دوو یاریزانە ئەبێ لەو نادی ئەتوانێت بەشداری بکە و بۆ نمونە ئێستا دیە نزار بۆ نمونە لە یاریەکە لە 100 مەتر و 200 مەتر یاری کردو یعنی توانێت دوو یاری حڕ بکات. بەهار ئەحمەد نەفسیشت لە یاری سوباعی و یاری بۆ نمونە یەک باز یاری کرد حەوت یاریە حەوت یاریەکەی ساحەمەیدان بە یاری حساب دەستان خۆش بێ و دووبارە پیرۆستان بێ خاتو دیە تۆش بەخێر بە سەر چاوان. باسێکیۆم بۆ کە تۆ چەند ساڵە لە گەڵ وەرزشا سەر و سەودا هەیە چۆن هاتە ناوم بوارەوە؟ سەرەتا سپاس بۆ بەرنامەکەتان تقریباً 11 ساڵیەوە لە پۆلی حوتی دواناوەندی بووم بەڵێ بە ساحەمەیدان دەستم پێ کرد ئێستا کولیم تاو کردو هەر لەم یاریەیە ڕێزم تاو بەڵێ کۆلێژی تاو کردووە سپاس بەخوا تا ئێستا بەردەوامم و لەو کاتەشۆ هەتا ئێستا ئەنجامەکانم بەدڵی خۆم بووە. زۆر باشە یعنی هەر لە سەرەتاوە بە ساحەمەیدان دەستی پێ کردووە و هەتاوەکو ئێستا شەل لەمایە بەردەوام بووی؟ هەر لە سەرەتا بە گۆڕەپان مەیدان دەستم پێ کردووە تا ئێستا. ئێمە گەر هەڵەمان کرد لە وتنی یاریەکانە خۆتان بۆمان ڕێکەنەوە لە دوو یاری 100 مەتریا پێما بێ 100 یاریەکانی ئێمە زۆرە جۆرە و جۆرە بازە ڕاکردنی ماوە کورتە ڕاکردنی ماوە درێژە ڕمیاتەکانە موانع ئەم یاریانەمانێ هەر یەکە و وەشی هەڵدانەکان هەڵدانەکان ئەمە بۆ هەرمی عەرەبیە هەروە هاتووە مستەڵاحەکە باش هەر یەکەمان لە یاریەکە شارەزاییمان وەرێکەشمان لە شتێکە لە اختصاصێکی خۆمان ناتوانین بەرەو پێش بچین بۆ نمونە یاریەکەی من خێراییە من 100 مەتر و 200 مەتر و 400 مەتر ئەنی ئەو سێ یاریە ئەتوانم یاریکەم بۆ نمونە هاوڕێکی من یاریزانی سوباعی ئەو حەوت یاریەکە بۆ نمونە هەڵانەکە ڕاکردنەکە مەسەلەن مەسافەی کورتەکە مەسافەی درێگە جیایە دەچیە باشتر بووی بۆ یاریە هەوڵیت. زۆر باشە دەستان خۆش و بچینە لای خاتو بەهار زۆر بەخێر بێ سەر چاوان پیرۆزبای ئەم دەستکەوتتان لێکن تۆش باسێکی ئەزمموی خۆتمان بۆ بکە تۆ چەند ساڵە
هاچتە ناو دنیای وەرزشۆم بابەتانەوە. زۆر سپاس بۆم بەسەرکردنەوەیە من هەر تقریبا دەمەین 12 ساڵی بوو پۆلیشەشی ئفتیدایی بوو هاتینەم بوارەوە تا کوێسەش بەردەوام من الحەمدولله توانیمانە باشترین ئەرقامی خۆمان تۆمار بکەین و من یارزانی سوبایم پێکاتوە لە حەویاری هەر یاریەک و جیایە بۆ نمونە سەمەتری بربەستە بازی بەرزە یەک بازە هەڵدانەکە شتەکانتان بەڵێ بەسەریا بازێ بازی بەسەر ئەگەر بیخەی چییە پوینت لێ نا ئەگەر بیخەی لەوانەیە خۆت بکەویان بشیخەی بۆ منە کێشەی نییە زۆر خۆت ئەیپەڕێنی ئەوە نییە بڵێ ئەو کەوێنێ باشە برنەوەی ئەو یاری ئەوەیە چەنێک بە بەرزی بازڵی بەسەر ئەوە چنێ بە تیژی بڕۆی بۆ منە ڕقمی خوب خێرە چنێک بۆنە ڕقمە باشتر بێ خاڵە زیاتر بێسە من یارێکی من لەسەر خاڵە بۆ من هەر یارێک خاڵکۆکەیتەوە ئێستا چەندێ ڕقمە باشتر بێ خاڵە زۆرترە بێ باشەوە چەند بربەستەیە دەدانێ وەکوایە لێرە ڕاکی بوو لای چەند مەترە سەمەتر لە سەمەتر ڕابکەی دە کەسە بۆ داین هەرێکیش خۆڵەکە بگرێنێ هەڵم بگەیتە ئەوسەر بەست و هەر ملەنیت هەر ملەنیت و نایڵیت و وایە زمان گرتنی تیانە بە بازی ئەمە سێبازە ئەو سێباز کامەیە بازە سێباز ئەوێ بە سێ مەرحەلانی چن لمەکەەوە بەس یەک باز بێک مەرحەلا چتە لمەکەەوە ئەوەیارزانی ئەوە بۆ دەبا مامسان زار تۆ باستێکی و سێبازەوان بۆ بکات ئاریاڵە خۆ یاریزانی ئەوە بۆە دەمە بە ئاسمانەوە من لە 2004 لە 2003 بۆ چوارتی کۆتایی سێ و بیدایەتی چوار دەسم کرد بە یاری ساحە و مەیدان و خاص سێبازم کرد هەرچەند یاری بە تایبەت بۆ نمونە گۆڕەپان و مەیدانە هەڵبژارد و ساحە و مەیدان خۆ بۆ کۆڕ بۆ نمونە بەلایەنە وەرزشەکانی تر زۆر زۆر خۆی پێش ساحە و مەیدان یاری تێنسمە کرد نادی ئەزمار بووم فترەیەک لەوێ یاریم کرد بەزی تر برایەکم لە یاری ساحە و مەیدان بوو خۆی بڵێن گۆڕەپان و مەیدان هەر لە نادی پێشمەرگەش بوو تر ڕۆژێک بانگی کردم بۆ یاری سێباز تێگەر پێت باش بێ منیش چوومە ناوە یاری کرد بەدڵیان بێنی یاری سێباز مواصفاتی جسمیەوێت بەڕاستی یەکێک لە مواصفاتەکانەوەی باڵات بەرز بێ چونکە یاری سێباز بەڕاستی یاریە کە زۆر یعنی یەکێکە لە یاری قورسەکان کە کاتێک بازی هەنگەشەلی تێ هەنگەشەلەش لەسەر یەک قاچ دوو بازەکەی یعنی دوو باز لەسەر یەک قاچ هەنگەشەلە پێڵەن هەنگەشەلە بەڵێ هەر وەک فڕیوەی ئەوەی قاچێک بەرزڵی دوو باز بی منشم زانیوە تێنسە زانێ زانی تا ئێستا ئەیوە یعنی باوەڕکە نەمزانی لە ئەحمەدی خانی ئەو هەموو ئەو باشەوە بە تایبەتی بۆ کچان یاری گۆڕەپان و مەیدان یاریکی قورسە یعنی کچمان هەیە خۆشبەختانە ئابینین بەڕاستی بەس بەپێی پێویست کچاتۆتە پێشەوە بۆ میاریە ئەگەر ڕاستگویانە بڵێن یاری بۆ کچان یاریکی قورسە یاری ئەبێ وەکوتمە بێ مواصفات هەڵبژێری لە ساحە و مەیدانە وەکو مەدرسەی تۆبی پێ نیە وەکو بالە نییە وەکو باسکە نییە بۆ نمونێ مەدرسەیە بکەیتەوە 50 کەس بچێتە مەدرسەکەەوە دووسێ مانگ مەدرسەیەکە کاتەوە بۆ بۆچی نابێ ئەوە ینی شوێنە بکەیتەوە بڵێ بۆ یاری گۆڕەپان و مەیدان ڕەنگە کەسانێک هەبن حەز بکەن دوجار تۆ لیان هەڵبژێری بەڵزەبێت وانە ناڵم یاری ساحە و مەیدان گۆڕەپان و مەیدان مواصفاتێ بۆ نمونە هەیە هەر لە یعنی لە بنیەتی جسمیەوە سورعەتی هەیە هەر بە مناڵی بینی دوو مناڵ پێشکەوتنەیە کەنسێرەکە یەکیان هەر یەکسەر هەڕواانە فڕێ بەڵێت یان بازەکان نەفسیشت ئێمە ئێستا چەند جارێک مەدرسەمان کردوتەوە بەڵام هەموو مناڵ یاخود هەموو یاریزانێ هەموو کچێک ئەو حەزەی نییە وەکو تۆپی پێوەکو بالە و باسکە زیاتری بۆ ئەو سیاری هەڕوە یعنی ئێمە چەند جار تەجروبەمان کردووە هەر خۆشمان مەدرسەمان کردوتەوە بۆ نمونە چوار مناڵ 5 مناڵ هاتووە کەمتر کوڕ زیاتریەت بەڵام کچ کەمتریەتەوە بوارەوە چونکە هەمووی ئەو حەزی بۆ یاریە هینەکانە بۆ یاری بڵێن جەماعیەکانە چونکە هەر لە مناڵی و شتە لە مێشکمانە بالە باسکە تۆبی پێ هەرم سیانێت تا کچیش جاروی ڕۆ بە تۆی پێ بەڵام ساحە و مەیدان شتێک یاریەکە بەڕاستی هەموو جوهد و هەموو قووەت و هیلاکیەکە بە تایبەت لەسەر یاریزانەکەی ڕاستە ڕاهێنەر زۆر یعنی دەوری تەواوی هەیە بەڵام یاریزانەکە بە خۆی تاو بۆ ئەو بوارە تەرخان بکات
باشە خاتو دیێ بابینە لای تۆ لە کاتێکا کە پاڵەوانێتی گێتە پێشەوە شێوازی مەشق و ڕاهێنانەکانتان چۆن ئەبێت چۆن ئامادەکاری تاواکەن بووی کە بەشداریکەن و بە پلی باشەوە بگەڕێنەوە شێوازی ڕاهێنان ئێمە جیایە مەسەرەن یاریەکانی وەکو کاکنسار ئاماژەی پێ بالەیە باسکێت تۆپی پێ مەسەرەن هەفتەی 3 ڕۆژ لە قاعەیەکە بەخۆیان تەدریبێکەکەن و نەهتاویان بەرەکەی و نەباریانیان بەرەکەی و نەسەرمایانە بێ و نەگەرمانە بێ هیچ کێشێکیشان نییە بەڵام ئێمە چلەی هاوین لەبەر ئەو خۆرا لە ساحەکە تەدریبەکەین هەر چلەی هاوین بڕوان پێ بکە سێبەری هیچ شتێن بڕواتان هەبێ ینی تکتیک ئاومان لێ ئەتکێ بارانە بارێ لەبەر ئەو بارانە ڕائەکەین هەفتەی 6 ڕۆژ تەدریبەکەین بەس جومعان لە ماڵین بەس جومعانەکەمان هەیە ئەویش ئەگەر لە ماڵ بین بەس جومعان هەموو ڕۆژە ڕاهێنانەکانی ئێمەش جیایە ڕاهێنانەکانمان یەک شێواز نییە زۆر شێوازی هەیە ئەگۆڕێت بە پێی ڕۆژەکانمان ئەگۆڕێ ڕۆژی وایە تەنانەت ئاسنمان هەیە ئاسنەکانی ئێمەش لە ئاسنی تەبیعی ناچێت ینی ئاسنەکانیش تەنانەت پەیوەندی بە گۆڕەپان و مەیدانوتان لە ئاسنەکەش ئیسراحەتمان نییە یاریەکانمان زۆر قورسە بڕوان پێ بکە زۆر قورسە ینی ئەگەر هەرچیەکمان بۆ بکەن لە چاو ئەومان دوو بوونە بڕا ناکەم کافی بێ بۆمان بڕوا بکە زۆر هیلاک و ماندوین بێجگە لەوەش ئەنج دەیوەرە خەو خواردنە ئەبێ ڕێک بێ نابێشت خۆی بەدڵی خۆ نابێک و بە شریعەتی بژیت نابێ شان ساعت 12 درەن خەوی چی باشە بۆ من وەکو خۆم کەشفیشیکەم با خواردنەکانی خۆشم کەشف بکەم هەرچیان ناشوێت کەشفیکەی بەڵام با کەشفینە زیاتر بەلای پرۆتین و کاربۆهیدراتە ئەڕین بۆ نمونە سنی مریشکە هێلکەی کوڵاوە ماسیە ئەگەرمانێ کۆلاجینمان دەستکەوێ ئاوی ئێسقان ئەکوڵێنین ئەی خۆین زۆر شتی تر پەتاتەیە ماکەرۆنی بەڵام بە شێوازێکی تر نەک وەکو ئەوانەی کە هەموو کەسە بەڕاستی ئەگەر بتوێت لە شولارێکی جوانە هەبێت و خاوەن ئەو ئەم شتێ بکە ئێستا تاییت ئەبێ بەرگی قورسەکانیش بکری وڵا حەزم لێتی بەڵام خۆمەگرم زۆریشم حەز دێ نەک حەز من کەسێک منوانی کە بۆ شیرینی ئەسڵەن تحملم نییە بەڵام چەند جار ئاو لە بەردە مای خۆن ئاو خۆم دایشم سەیرەکەم ناشی خۆ یاریەکەم گرنگترە هیلاک و ماندووبوونی خۆم گرنگ ئامانجێکی ترە ئەمانجەکە گرنگترە لە خواردنەکە هەری خۆی اینجا بیرتەکەوێتەوەی شەکری خواردووە ئێستا سێکەمین بەدەست هێناوە بڕاتە بێت بەخیاڵمان نایە خواردن بخۆمیان نەیخۆم باشە دیگیان ئەتەوێ بگەیتە کوێ بۆ نمونە تارگێتی تۆ چێ لەم یاریە من هەتا ئێستا تقریبا پاڵاوانتی تا دەوری عەرەبی شم بینیوە ئینشاڵڵا ساڵی تازە تەنها هەوڵ بۆیان بەش دەبگەینە بەس پاڵاوانتی ئاسیا دوای ئاسیا بگەینە جیهان ئینشاڵڵا پشت بەخوا بەڵام ئەوەش بە تەنها ناکرێ هەڵبەت بەپێی جوهدی ڕاهێنەر و خۆشمانە بێت و هەروەها من لێرەوە ڕاهێنەرەکەی من کاگنزار سەرپەرشتیارمانە سوپاسێکم زۆر هیلاکە لەگەڵمە بەڵام ڕاهێنەری من ڕەنج دەرقادرە زۆر سپاسە ئەو زۆر ماندووە لەگەڵم بەڕاستی زۆر ماندووە باشەوەکو یاریزانی دوو گۆڵی مۆن مەساڵی کریستیانۆ و میسی و یاریزانی جیهانی هەیە هی ئەم یاریانە ئێوە بیناسن سەرسامی بنیان تەماشایکەن چەند گرنگە تەماشای ئەوانیش بکرێت ئەوان بێگومان چۆن نییە لە وڵاتانی تر ئەوەی گرنگی بە گۆڕپان و مەدانە درێ گرنگی بە تۆپی پێ و یاریەکانی تر زۆر نادرێت بڕوا بکە زۆر یاریەکی چێژبەخشە لەن لە ماوەی پێشوە مەسەرەن پاڵاوانتی عالەم بەڕێوە چوو ساحەکە جمێ هات جێ کەسێکی ترینە ئەگەر لە وڵاتە لە وڵاتی تۆکیۆ بوو ساحەکە جمێ هات یاریزانێک هەیە وابزانم لە ماوەی چەند ساڵە مەزەم 9 ساڵش 8 ساڵە سەرێک ژماری پێوانەی ئەشکێنێت ئاخرەوە زۆرە تو هەموو ساڵێک ژماری پێوانەی عالەمی جیهانی تۆمار بکەیت زۆر باش ئەمە بەشێکە لە دیمەنەکانی ئەو یاریانی کێوە ئەنجامتان داوە و پاڵەوانێت ئەو یاریەکەی منە حالیان وابزانم مێری جۆنابتە ئەمان بێ بە بەهارمان هەڕاکردنە لێما تێکس باریان لێت بێز داڵخۆ لای چی بوو کاتێکە ڕاتێکەکە چەنە دیمەنەکان خۆش قەینادێ ئەمەش بەرزەکەی تۆیە بازی بەرزەکەش ماناکەکە نزیکەرەوە لە دەمە بەڵێ بازی بەرزەیکەم ئەمان کە ئیکەم ئەو من نیم نامە ئەمانەوەی تایە یاریزانیەوەی تایە لە چەند پلەیەکی ترتان بەدەستێناوە چەند نازناویتان بەدەستێن ئەو مەرکەزی دووەمە چاوانە یارزانی خۆمانە هەر باشە ئەمەشیان خۆم بەکاس ئەمەشان خۆتی کاسە ڕاستیشیان بچکە زۆر هیلاک بوو باشە حوت یاریەکەی خاڵەکان چۆنە لە هەر حوتیا بۆ ژمارەکرێ کۆمەڵە یاری هەیە نقاتی زۆر لەسەر کۆمەڵ یاریشێ نقاتی کەمی لەسەر سەر ڕمیاتەکان زۆری لەسەر نیە بەس سەمەتی بەرزبەستەکان کورسەکان و یەک باس ڕاکردنی سرعەکان ئەمە نقاتی زۆر لەسەر تا چێ ڕقم باشیت بێ ئەو نەخاڵە بەرزە بێتەوە الحەمدوللا منە بتوڵێ توانیم 3632 کۆ بکەمەوە ترمە باشترین ڕقمی ژیانی خۆم بووە بەس هێشتا ئەوە لە چاو ئاستی خۆمان نەبوو هەنە یاری هەبووە ئەرقامی تەواوەتیم نەکرد بوتیایە کە توانم زۆر لەوە زیاتر بوو باشە حەوت یاری
حوت ڕاهێنانی جیاوازی ئەوانە ڕێنانی جیاوازەوە کاگزای خۆت کە لە خوارد خۆی گۆڕەپان و مەدان چەند یاریێوات و حەوت یاریانی بیستە حوتێکمە خۆی ئەگەر بوون ئێستا باش بیت ڕمیاتەکان باش بیت سڕعەکان باش بیت ناکرێنە ئیتیمام هەر بەدانێکیان بێ سەرم حەویاریە ئەوە جووتێکی زۆری توانانکی زۆری بەس باش بوو الحەمدولله وڵا بەس خۆی یاریەکەش زۆر قورس و زۆر قورسە ئێستا لە بتوڵە بەیانی ئێوارە لە ساحین 2 ڕۆژ لەسەرێک ڕۆژ یەکەم هەر نەڕۆشتینەوە ناو ئوتێل هەر لە ساحەکە ماینەوە بەسم ئەبوو خێماڵێ باشە پرسیارێک ئەەکەم دواتر وەڵام بنەوە هەردووکتان لە کاکنزاری ناکەم وەرزش ئەتوانێت ئێوە بژێنێ دوای وەڵام بەرە کاکنزار قەیرانی دارایی کاری لەسەر چی نەکرد تەنانە دیانەکانیش ئێوە وەکو یانی پێشمەرگە ئەوە شانازە و مژماوەی گەرزانی پێشمەرگە خۆشایەتی باسکەشت باشە باسکرد کێ پاڵپشتانە کێ هاوکارتانە ئەگەر یانەیەک ئەگەر ڕاستە بۆ خۆی داهاتێکی هەیە بەڵام هەندێک لەم پاڵەوانێتیانە چوونە دەرەوەی وڵات یان چوزانم لە گۆڕەپان و دروستکردن و ئەو پێداویستیانی کە هەتانە هاوکارێک پاڵپشتێکتان نەبێ ڕەنگە بەردەوام بن تۆزە قورس بێ کێ هاوکاری ئێوە زێر طبعا دەست خۆش بۆ پرسیارە ئەو من هەر خۆم لە دڵما بوو باسی بکەم بەس باشتر کە و پرسیارەت کرد وەکو ینی وەرشی پێشمەرگە ئێمە با من یەکسەر ڕاستە خۆ داخلی ناونادی بم ینی وەرشی پێشمەرگە بەڕێی من تاکەیانەیە کە تا ئێستا لە هەموو کوردستان وەکو پاڵەوانێتیەکان بە بەردەوامی بەم پاڵەوانێتیەک پاڵپشتمانە وەکو بڵێن وەکو موچی مانگانە هەموو ساڵێ لەگەڵ مامبوو هەرچەند ساڵ یەکەمی قەیرانی دارایی تەسیری لە هەموو نادیەکان کرد فترەیەک ئێمە ژۆکو هەموو نادیەکان فترەیەکی کەم وەستاین بەڵام بە خۆشحاڵیەوە هەتا ئەم دەقێ پاڵپشتی تەواومانن بەڵام بە دەر لە نادی پێشمەرگە یانی وەرشی پێشمەرگە من لێرەوە زۆر سپاسی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بکەم بەڕێز کاقوبات چونکە من چەند جارێک بە شەخصی بۆ بتوڵەی دەرەوە بۆ پاڵەوانەتی دەرەوە داوای هاوکاری منێ کردووە بەڕاستی ینی حەز ناکەم هەندێک وەسف هەیە بێڵم چونکە بەڕاستی کەسێک کە بە معنای کەلیمە ڕاضیە ئەو پیاوە چەند جار ینی شەو داوام لێ کردووی هەر ئەو شەو یەکسەر بۆی جێبەجێ کردم بۆیە ئێستا هەر ئەم ساڵ پاڵەوانێتێکمان کرد یەکەم جار بوو نادی ینی وەرشی پێشمەرگە بەشداری پاڵەوانێتی ڕۆژاوی ئاسیا بکایانەکانی ڕۆژاوی ئاسیا داوام لێ کرد مەمە تاریخە بڵێن بۆ پێشمەرگە ڕاستە و خۆ تەواوی کولفەی پاڵەوانێتەکەی قسە سەرشانی خۆی و خۆم و نوێریزانی کە ڕۆشتینە دەرەوە کە حەو مەدالیامان هێنا کە تاریخی پێشمەرگەیە بە هەموو تاریخی پێشمەرگە و بەڵام کوردستان و عێراقیش ئەو ئەنجامانە نەهاتوو هەموو کەسە خۆش بۆی هاوکارە بەدڵنیاییەوە سپاسیانەکە جا وەڵامەکەی ئاری وەرزشتان ژێنێ ناوەڵ دانیشم وەسفێ بکەم کە ناڕاستە موچەیەک وەرەگرن لە بەرامبەر خۆی ینی دوو دەستکەوت هەیە لە وەرزشە یەکیان دەستکەوتێکی خودیە بۆ لە شولاری خۆت و ئەمێنێتەوە دەستکەوتێکی تریشان مادیە لە پاڵەوەی کە تۆ داڵغەت لای ئیشی تر نەبێ بتانی بە موچەیەک بژیت ئەو موچێ بتژێنێ و داڵغەت لە هەمووی لای فۆکەسی تەمرینەکانت بێ ئەو موچەیە بەشی هیچەکە هەیە یان نییە بام پرسیارەکە بکەم هەیە بەڵام تەنان بەشی کرێ ڕێگاکەش ناکە ئەو نەکەم بەشی کرێ ڕێگاکەشمان ناکات نەک بەشی مکەمیلات و دولەڕی و سپایک و یاری و هات و چۆمان و پارێ قاعەمان و ئەوانە لەکوێ بێنین ئێمە سپایکی بەشی کارەوە سپایکس یاریەکە ئێمە چۆن بڵێ پێڵاوێکە دولەڕ و جەماعەت بۆ یاریەکەی ئێمە تەرخان کراوە زۆر شێوازی هەیە سپایکان بنەکەی بڕغووە بۆی لەسەر تارتانەکە نەخلیسکی بەڵام ئایا سعرەکانیان لە چەنایە بە چەنن بۆ نمونە ئێستا من خۆم جوتێکم کرۆ 500,000 پێیەوە معاشەکەی من سێ معاشی بۆ کۆکەمەوە ئەنجا ئەوە ناکە ئەمە بە هەماشی ئەمە حەوت یاریەکە حەوت جۆر پێڵاوێخۆماکەکەی بەرێ سرعەکان هەر هیچ ئەوە سپایکێکی پێویستە بۆ منە بۆ سەمەتی بربەستەکە و دووسەکە یەک سپایکە ڕماتەکانیش جیاوازە سقلەکە پێڵاوەکە ئەوە لوسە ینی بڕغوشتی پێوە نییە بەڵام ڕەمح و بازی بەرزەکە هەردوو ژێری برغووە
ئەبێ هەردوو ژێری برخو بێت چونکە تۆ پیاکەشانەکەی نابێ بغزێ جیاوازە لەوانێ 5 پێڵاوی بێ 5 پێڵە ئەی باشە کاک نزار ئێوە کویانی پێشمەرگە نابێ ئەوانیان بۆ دابینکەن دابین بەڕاستی بە کاملی دابین ناکرێ هەموو شتێ تێگە یعنی ئێستا بۆ نمونە سپایکە گەر بتەوێت لێرە ئەبێ بە تایبەت خۆت بیکڕی لە دەرەوە چونکە نییە لە عێراقانیە وڵا گوناحن ئێوە ئەمانە بن بەشداری پاڵەوانێتیان پێکەن و نازناویان پێ بەدەستێن وانە والله ئافری بەم هەموو کەم و کوڕێشەوە کە خۆی کورد زۆر بەغیرێت یعنی بۆ هەموو ئەو هەر کەسێکتر بێت یارزانتر بێت لە وڵات دەرەوە ئەم نەدەعمیەکەن ئەو نشتی بۆکەن ئەنج مستەواکی وایە بەس ئێمە چونکە خۆمان بەغیرێتی یعنی کورد هەر بەجددی وایە ئەو شتانەشمان یعنی هەر ئەیکین تەمرینەکەی هەر بژین بڕواکە خۆم لە زستانە ڕێک سەر سپنجەکە ئەمنە بەفری لەسەر بازمایە بەسەریان ڕێک بەفرەکە کەوتە خوارەوە یعنی ئەو کەسی تر بێ ناچێتە ساحە هەر زۆر ڕاست شتێ بڵێ یەک ئیزافی بچوو گەزانی چیە لێرە ئەوەی کە ئەو ئێحتیمامی کە بە تۆبی پێ و بە هەندێک لە یارە جەماعەکانە درێ ئەو ئێحتیمامە بە ساحە مەیدان یعنی ئەگەر بۆ نمونە بەراوردی بکەین ئێستا ئێمە ئەوە باسیەکەین باسی ئەنجامەکەکەین یەک تۆزە یعنی لەوانەیە خەڵکێک لە دەرەوە ئەڵێ یەک بازێکی کردویان 100 مەترێک ڕای کردو بەڵام ئەگەر ببینی چی ئەکا لەو ساحەیە بۆ نمونە هەفتەی 6 ڕۆژ جاری وایە 6 ڕۆژەکە ڕۆژی تیا 2 شەفت تەمرینەکەی یعنی بەیانی ئاسنەکە یاخود بەیانی ساحەکە یوارە ئاسنەکە یاخود بەعکسەوە یعنی جاری وا هەیە یەک هەفتەیە 8 وحدە تەدریبەکەی ئەو هیلاشی و ئەو ماندووبوونی کە لە ساحە مەیدانی بینی باوەڕ ناکەم لە هەندێک یاریان نییە بەڵام خەڵک بەس ئەنجامەکە لەوانەیە ببینێ کە تۆ باسێکەکەی تەمرینەکانی نابینێ بۆیە ئەو احتیمامێکی زۆر کەمە درێ هەرچەند من دایمەن و داوایەکەم دایمەن ئەو داوایم کردووە ئێستا بۆ نمونە یاریزانانە هاتوونەتەوە لە پاڵەوانێتی عێراق یعنی من پێتان بڵم لە چەند شوێن داوام کردووە داوای پاداشتیان بۆکەم خەڵاتیان تەکریمیان بۆکەم بۆ لە پێنای لای هەندێک کەس من یەکسەر ناشرین هەبم یەکسەر ئەرەمە چێ نەزار تۆ هەرباسەکەی هەر داوای خەڵاتەکەی ئەگەر من هیلاشێکی وان نەبینم لەوانەیە خەڵکی شایستەی ئەوان وەرزشیشی چی فەرق نییە لە زۆرێک لە شۆڕشی تر کاتوانن لە ڕێگەی ئەو وەرزشەوە ناوی کورد وەرزکەنەوە لە وڵاتان پێشمەرگە ناوی پێشمەرگە بەتەڵەم بە حیات یعنی هیچ کاتێک بەشداری و پاڵەوانەتی نەکردو ئەو یەکەم جارە و مێژوویکی تۆمار کرد کە کەیوت بۆ نمونە بە عەرەبی یاریزانی یەکەم فڵان کەس یعنی وەرشی پێشمەرگە دووەم فڵان کەس یاریزانی یعنی وەرشی پێشمەرگە یعنی وەکەم نەبوو لە قەتەر بەشداریەوە کردو بۆ مایکەی خوێنێتەوە بەڕاستی هەر شانازیە و ناو دەستان خۆش شوشەیەکی پیرۆزە سنگتانەوە و دەستان خۆش بێن ئەمە لە وڵاتی قەتەر کە ئەو بوو کاک قوبات بەڕاستی ئەو هاوکاریکردن لێرە زۆر سوپاس یەکەم منێکێک بوونەوە کچانەی کە ڕۆشتم بە وڵاتی قەتەر بەڕاستی پێیانەوتین ئێوە عێراق کوردستان چۆنە بێ هەبێ ینی ئەلەم عێراق هەڵکەن ئێمە نەمان برد تەنها پێشمەرگەمان بەستنەوە بۆ ئەوە سەربەرزێکە زۆر خۆش ینی بەڕاستی یانەی پێشمەرگە زۆر هاوکاریمانەکە و کاقوباتیش بەڕاستی زۆر سپاسێکەین و ئەمزاریش با لێرەوە سپاسێکی کەم چکە زۆری ناکەوێت لەگەڵمان زۆر لە شانساغ بداین پرسیارێکشتم پێ بڵێن ئەم یاران ڕاستە تاکە کەسیە بەڵام لەسەر ئاستی عێراق هەر یاریزانی پێشمەرگە نابەنە دەرەوە بینومە زۆر جار خۆتم بینیەوە ماکە بەڵێ بەس جیاوازیەک هەیە چییە؟ ئێستا لە پاڵەوانەتی یانەکانی ڕۆژاوی ئاسیا یاخود یانەکانی عەرەب تۆ ناوت پێشمەرگێ و بە ناوی یانی پێشمەرگەوە ڕۆی بەڵام ئێستا بۆ نمونە مانگی سێ پاڵەوانەتی یەکەمی عێراقەکرێ یاریزان ئەوەی کە ئەرقامێکدان بڵێن ژمارەیەکدان راوە پێڵەن ژمارەی تەهیل یاخود داواکراوە ئەگەر ئەم یاریزانە ئەو ژمارەیە بکە ئەبیت بە یاریزانی هەڵبژاردەی عێراق ڕاستە و خۆ ڕاهێنەرەکە شێبێتە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق بەم شێوەیە ئەنجا هەڵبژاردەی عێراق بە ناوی هەڵبژاردەکەەوە بەشداری بۆ نمونە پاڵەوانەتی عەرەبەکە هەر لە ساڵی تازەم 6 پاڵەوانەتی ئاسیا هەیە لە سین لە مانگی یەکە اختیبارەکرێ بۆ یاریزانانی هەموو نادیەکان ئەمەیان علاقی بە نادیەوە نامێنێ هەر هەمووی بۆ نمونە 50 نادی هەیە اختیبارێکەکرێت لەو اختیبارەیە باشترین ژمارە کە داواکراوە هەڵەبژێرێ بۆ هەڵبژاردەی عێراق و وەکو هەڵبژاردەی عێراق بەشداریەکەن لە پاڵەوانەتی ئاسیا زۆر باشە دەستان خۆش بێ ئومێدەکەین بەشداری هەموو پاڵەوانێتی جیهانەکان بکەن بە تارگێتەکانی خۆتان بگەن ئێوەش بە پلی باشەوە بگەڕێنەوە دووبارە سواز بۆ جارێکی تر ئێمەش بۆی پشکێکی لەوەی تۆمان بەرکردن وڵاکە گوزار داواکارین لە هەر کەسێکە بپرسە بتوانێت ڕێزدێنان بۆ ورزشکارە
بتوانە و بەجەرگانە بکات کە بەڕاستی لەسەر گیرفانی خۆیان ئەتوانن ئاها بەردەوام بن. دەستان خۆش بە دووبارە ئاری